تا دێک کاردانەوەکان دژی پێشنیازە یاسای هەموار یاسای توندوتیژی دژی خێزان فراوانتر دەبێت و لەو چوارچێوەیەدا مامۆستایانی ئاینی وتاری هەینیان تایبەت کرد بە سەرکۆنەکردنی ئەو پەرلەمانتار و لایەنانەی لە هەوڵی جێبەجێکردنی ئەجێندایەکی لەو شێوەیەدان. پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی سەربەرزی لە شاری سلێمانی ڕایگەیاند ئەو هەنگاوی بەشێک لە پەرلەمانتاران و لایەنەکان هەوڵی بۆ دەدەن ژەهرە بە تامی هەنگوین. ئێستا یاساکەوا دەرەچێت کە نابێت لە ماڵا هەڕەشە بکرێ و تونوتیژی و هەڕەشە و بە زمانێکی بەڕاق. هەڕەشە چییە؟ ئەگەر سێ چوار جار بە مناڵەکەت بڵێ نوێژ بکە و ئەویش کەمتر خەم بێ و خەواڵ و بێ و نەیکا و خۆی عادزکا و بڕاشکاتێ لە باوککە و باوک. ئەمە چۆنە گونجێ لەگەڵ ئەم میلەتە ئەم کولتورە؟ ناکرێت بۆ کۆمەڵگای ئێمە. ئەمە تێکدانی کۆمەڵگایە و ئوسرەیە، بەڵام بە زمانێکی هەنگویناوی و شرین. الحمد لله رب العالمين. لای خۆیەوە پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی عومەری کوڕی خەتاب لە شاری کەرکووک ڕوو دەکاتە دەسەڵاتداران و دەڵێت لە بری باسکردنی خێزانەکان بڕۆن کێشەی موچە و ڕێگاوبان و گەندەڵی و ئاو کارەبای ئەم هەرێمە خێر لە خۆ نەدیوە چارەسەر بکەن. ئەوەی کەوا خێزان لە یەکترازێنە بێپارەیە، بێموچەیە، فەقیری و هەژاری و ناڕەحەتیە. پیاو کە پارە لە جیرفانە نەبوویت تووڕە ئەبێ تر زەخت دێتە سەری، ئیتر ژن زەخت دەکاتە سەر پیاو. تەلاق ڕۆدا زۆرێک لەو مەسائلانە لە بەبوونەی ئەم بێپارەیەوەیە. بڕۆن شۆنی مەساج و شۆنە فەسادەکان دابخەن کە ئەوە کێشەی سەرەکیە بۆ یەکترازانی خێزان. ئەستایانی بەڕێزم، هاوکات پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی کوردستان لە پارێزگای هەڵەبجە ڕوو دەکاتە دایک و باوکان و داوا دەکات خۆیان و مناڵەکانیان لەو فیتنەی بەرۆکی موسڵمانانی هەرێم گرتووە بپارێزن. قەڵای خێزانمان ماوە پارێزراو بێ، قەڵای ڕەوشتمان ماوە پارێزراو بێ، قەڵای پێکەوە بوونی نێو ماڵەکانمان ماوە پارێزراو بێ. تکایە با دڵنەخۆش و بیر نەخۆشەکان لە ئەرکی سەرشانمان دوامان نەخەن. باو کەسانەی کە بۆ خۆیان پەرلەمانتێرن هیچ کێشە و گرفتێکیان نییە، ئەو کەسانەی کە هەر کەسێکن بەڕاستی لە پشتی ئەوەن کە دەیانەوێ پەروەردەی کۆمەلگا بگۆڕن، کە دەیانەوێ بەڕاستی شیرازەیەم کۆمەلگایە بگۆڕن، ئەو ئەرکی سەرشانی ئێمەیە بەڕاستی بەرامبەریان بوەسینەوە. هەر لەو چوارچێوەیەدا پێشنوێژ و وتارخوێنی مزگەوتی حاجی بەکر چۆڵمەکی لە قەزای چەمچەماڵ داوا لە موسڵمانان و ئیماندارانی شارەکەی دەکا بە هیچ جۆرێک پاڵپشت و هاوکاری پرۆژە و بەرنامەیەک نەبن کە بنەمای کارەکە بۆ لێدان بێت لە ئاینی ئیسلام و پەیڕەوانی لە هەرێمی کوردستان. واللهی کارەسات ئەنێتەوە لەناو کۆمەڵگای ئێمەیە کە بڕگەکانی ئەو یاسایە بە هیچ شێوەیەک ئێمە وەکو موسڵمان ئەبێ سەر لەبەری ڕەتکەینەوە، چونکە بۆ لەبەر ئەوەی پێچەوانەی شەرع و دینداریمانە و پێچەوانەی عرف و عاداتمانە و پێچەوانەی کولتور و تەقالیدمانە. بەڕاستی ئەو بابەتێ ئەو ڕۆژانە لە پەرلەمان وروژێندرا، واللهی عیبە. تخوا خۆشەویستان، لە چاو بێکاری، لە چاو هەژاری، لە چاو تێکبەربوونی کۆمەڵگا، لە چاو دەستێوەردانی دەرەکی بۆ ناو ئێمە، تخوا ئەوانە لە ئەچ ئاستێکی باڵادا هەڕەشن بۆ ئێمە، لە ئاستی چی چاو لەو شتانە دەپۆشن، دەبێ ئازادی بدەینە ئافرەتەکان. کچ شەوانە درەنگ هاتەوە نابێ کەس لێی پرسێت، باب محاسبەی بکا دەبێ بگرێت، سزا بدرێت. والله عیبە، والله عیبە یاساناسێک و یاسا دانانێک یاسایەک دابنێن خەڵک گەمەیان پێ بکە. ئەم وتارە و هەوڵانەی مامۆستایانی ئاینی دوایەوە دێت کۆمەڵێک لە پەرلەمانتارانی هەرێمی کوردستان بە هاوکاری ئەنجومەنی وەزیران و خودی جێگری سەرۆکوەزیران لە هەوڵی هەڵوەشانەوەی پێشنیازە یاسایی توندوتیژی خێزانین.